بێگومان ئەو دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان دۆخێکی تازەنیە کە لەو چەند مانگی دواییدا هاتبێتە ئاراوە ژنانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە دوای دزینی شۆڕشی گەلان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە هەوڵدان و تێکۆشانیان هەیە بۆ خەباتیان بەردەوام کردو تێکۆشانیان بەردەوام کردو هەر لە سەرەتایی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ژنی کورد لە سێرارە دراوە ژنی کورد لە زیندانەکاندا بە ساڵان لەژێر ئەشکەنجە و زەخت و زۆری ئەو ڕژیمەدا بووە هەر چونکە هەم وەکو ژنی کورد بە تایبەتی هەم وەکو گەلی کورد قەت ئەو کۆماری ئیسلامی ئێرانی قبول نەکردووە سیستەمەی قبول نەکردووە چون هیچ هەمخانێکی نییە لەگەڵ بنەماکانی دموکراتی هیچ بە هەمخانێکی نییە لەگەڵ ئەساسی ئازادی لەبەروەش گەلی کورد بە تایبەتی ژنی کوردیش هەمیشە لەژێر زەخت و زۆریدا بووە ژن بەگشتی لەلایەن سیستەمی پیاوسالاری لەلایەن سیستەمی کۆماری ئیسلامی و کە لەسەر ناوی شەریعەت و ئاینەوە بەرحاڵ وەکو ئامانج دەبیندرێت و چەوسێنراوەتەوە بێگومان ژنی کوردی لەو نێوەدا چەند بەرابەر لە ژێرە فشار و زەخت و زۆریەدا بوو لە ژێرەوە زوڵم و زۆریەدا بوو و ئەوەش وای کردووە کە هەمیشە خەبات و تێکۆشان بەردەوام بکات بەڵام ئەوەی کە جیاواز دەبێتەوە لە شۆڕشی ژنجیان ئازادیا بڵین شۆڕشی ژینە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە چۆن مانگەی دواییدا جیاوازەکەی ئەوەیە کە ئەو شۆڕشە بە ژنجیان ئازادی دەستی پێکرد بە پێشەنگاتی ژنان دەستی پێکرد و پرسی ژنان لە پێش پرسیینەتەوەی مەترح کراوە و بێگومان لە پرسی ژناندا پرسی چینە جیاوازەکان دەبینین پرسی مەسلەی ئازادی وەکو مەسلەی ئازادی نەتەوەی حتا لە پرسی ژناندا دەبیندرێتەوە لە دروشمی ژنجیان ئازادیداوە پێ پێشەنگایەتی ئەو سەرهەڵدانانە کە ژنان دیکەن خۆی تێدا دەبینێتەوە لەبەر ئەوە شتێکی زۆر دموکراتیک و مۆدێرنەوە شتێکی غەربینی هاتبێت شتێکە لە هەڵقوڵاوی خودی کوردستانەوە بە فەلسەفەی بەرەزۆ جەلان و بە خەبات و تێکۆشانی چل ساڵی زیاتر لە چل ساڵی ژنانی کورد لە هەرچا پارچەی کوردستان و هەروەها ژنانی دیکە کە لەو شۆڕشەدا بەشدار بوونە هاتوۆتە ئاراوە و ئەو ڕۆکانێمە دەستکەوتەکەی لە شۆڕشی ژیناشدا دەبینین و لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەی کە ئێمە لە بەرحاڵ وەکوتم تازە نییە بەڵام جیاوازەکەی ئەوەیە کە ئەو بڵین ویژەگیانەی هەیە ئەو تایبەتمەندیانەی خۆی هەیە لەو شۆڕشەدا و هەتا ئەوڕۆکانیش بەردەوام بێگومان بە شێوازی جۆرە و زۆربە بە پرۆسەیەکدا تێدەپەڕێت و بێگومان لە ئەوروپاش لە دەرەوەی وڵاتیش ئەو کەسانی کە بەرحاڵ مەجبور بوون وڵات بەجێ بێڵن وەکو ژنی کوردیش بە تایبەتی گرنگی ئەو شۆڕشە دەبینین دەناسین و بێگومان لە سەری ڕاوەستاین و تا ئێستاش هەوڵمانداوە ببین بە دەنگی ژنان ببین بە دەنگی ئەو شۆڕشەی کە هەم لە کوردستان هەم لە شوێنەکانی دیکە لە تەواوی ئێران لە بەلوچستان لە هەموو شوێنێکی بەرحاڵ لە دەرەوەی سنوورەکانی کوردستان و ئێرانی ژێستا ئەو دروشمێکی ئازادی خوازانەی دروشمێکە کە فکر و فەلسەفەیەکی ئازادی خوازانە و دموکراتیکی لە پشتەوە ڕزگاری نەتەوەیش خۆیدا دەبینێتەوە و خاڵی هاوبەشی هەمووی ئێمە ژنان ئەوەیە کە لەژێر ئەو زیهنێتی پیاوسالارەیدا بێگومان چەوساوینەتەوە و شتێک نییە مەحدود کرابێتەوە بە منتەقەیەک یا بە دیکتاتۆرێکی وەکو ئێران یا تورکیە بڵین بۆیەش هەمومان خاڵی هاوبەش لەو خاڵە هاوبەشەدا یەکتر دەگرینەوە و ئەوە ژوای کردو کە ئێمە زیاتر ببین بە دەنگی ئەو ئازادی خوازیە ببین بە دەنگی ئەو سەرهەڵدانانە ببین بە دەنگی ئەو شۆڕشە و بەردەوام بین لەگەڵ ژنجیان ئازادی و چونکە هیچ ئالتەرناتیوێکی دیکە نییە بۆی کە بتوانین بە مافەڕەواکانی خۆمان بگەین بێگومان هەتا ئێستاش کاریگەری هەبوو ینی ئەو شتێک کە ئێمە لە وەکو ژنی کورد لە کوردستان تەجروبەمان کردووە فقط لەلایەن سیستەمەکانی دەسەڵاتەوە نەبوو لەلایەن فاشیست دیکتاتۆرەکان نەبوو کە کوردستانیان داگیر کردو بەڵکو ئێمە لەلایەن زیهنێتی پیاوسالاریەوە لە بنەماڵەدا لەناو کۆمەڵگاشدا چەوساوین درەوەتەوە بۆیە چەوساوینەتەوە لەبەرەوە ینی ئەو خەبات و تێکۆشانەی کە ئێمە بەرحاڵ وەکو ژینی کورد هەمانە گرێدراومان دەکا لەگەڵ ژنانی دیکەی دنیایش بە خاتریەوەی کە ئەوانیش هەر ئەو سیستەمەیان تەجروبە کردو هەر ئەو زیهنێتی پیاسالاریان تەجروبە کردو هەر ئەو سیستەمە داگیرکاریان لە وڵاتانی خۆیان هەبوو بە شێوازی جۆرا و جۆر لەبەرەوەش
لەبەرەوەش بێگومان هەرەوەش وای کردووە کە ژنان لەسەر ئەو خاڵی هاوبەش لەسەر و تەجروبیاتێکی هەیان بۆ لە نێوڵاتانی خۆیاندا وەکو ژن یەکتر ببینەوە وەکو خەبات تێکۆشانی خۆیان بە یەکەوە گرێ بدەن.